الو. الو ليمو باشا زرقم. شلونی سعدی گیان؟ ليمو دەمویست پێت بڵێم لەسەر قەرارەکەی خۆت ماوی یان نە؟ قەراری چی؟ ئەی قەرار نەبوو دایکت و بێژن چیکە نینە مارێمە بێزارمان بکەن؟ سعدی گیان گوێم لێت ئەڵێ چی؟ چی بۆ ڕۆی کەیفی خۆیەتی بەخۆی ئەو بە تەمام تەبعی زۆر بکەم. سعدی ئەو بۆچی وا قسە ئەەکەی؟ دایکم و بێژەنی لێ هەر نەمزانی چۆن هاتوومەتە دەرەوە. کاکە شێتیان کردی مای هاوار. چی بکەم سعدی؟ یەکێکیان دایکمە و ئەوی تریشیان برامە دەریان کەم؟ کاکە وەڵڵا وەب لێ هاتێ نییە بستمە شوێنە چیکە؟ سعدی یعنی من دانیشم ئاو بەڕاستەوە خۆی بڵم دایکە بێژەن ئیتر تۆ نەیتۆ بەم ماڵەیە چۆن شتی وابێ ئەوانە کەسی منن. کورە خوراون بەدەستیان کاکە بمانمان بار دەکە بوو تەواو. نانا سعدی واز لەوە بێنە مۆزوعێک هەیە با بۆ باسکەم. مەوزوعی چە؟ ئەمن باسی چ دەکەمە تو باسی چ دەکەی؟ سعدی مۆزوعێک هەیە لەوەی بتوانین بەوەی تر وایە لێ بکەین کە نێنەوە بۆ ئێرە ئاوە مانگی جارێ سەرێکمان لێبن. چ مەوزوعەک؟ تو با بۆ باس بکە دایک مێوێ خۆی فێری سەیاقی بکە باشە؟ ئەنجا کاکیش مێوێ خۆی فێری بکە نایەڵە بچێتە نووسینگە و شتەوانەیە. ئێ خۆتە زانی کاکم کواسە یاری پێیە بەس تۆ پێدا وەرەوە قسەیەکیان لەگەڵا بکە ئیتر ئەوەی تر بۆ خۆ جێڵە وایە لێ بکە کە مانگی جارێکیش ئێرە نەبینن. باش باش ئەوەش تاقی دەکەینەوە بزانین چ ڕوو دەدا. دە باشە سعدیگیان ئیتر خۆت ڕەمەکە تۆش ئەوە نەباشە زۆری شبیرەکەم. بۆی حیدادی بم لە لوتکەی تووڕەبوونی بووم وەچێت تۆ قسە نەرمانە دەکەی نییە خاوم دەکەیەوە وەی دڵەکەم وەی حەیرانی بم وەی جانەکەم بە ساقت بم. دە باشە سعدیگیان خوا حافیز مامە بچمەوە بۆ لای ئەوان. دەی بە قوربانی دەبم دەی خوا حافیز. حافیز بەس بزان بۆ ناتەوە لەگە کێ قساکە لەگەڵ سعدی بوو توزانی لەگە سعدیە با کوڕم سعدی وەرە بۆ کوێچی کو زۆر عیبەتە گویان لێ بگری ژن و مێردت چۆنە بە گویان لێ بگری ئەو ئوسوڵ و ئەخلاق شتان تەرک بە نابێت شوێ کرد قسمە باس چی دارەکرد دایک لەگەڵ سعدیە قسەمە کرد پەیوەندی بە ئێوە نییە. باش بۆ پەیوەندی بەمەوە نییە ئێ کاکە مێردمە قسەی لەگەڵاکەم و باسی مۆزوعێکمان کرد. مۆزوعی چی؟ ئێ کاکە گیان با سعدی بێتەوانێ خۆی مۆزوعەکەتان پێڵە سوپرایزێکی گەورەی هەیە بۆتان. چی بێ سوپرایز جامل هیواتم سوپرایزەکانی سعدیە ئەمە نەسیقم پێی نییە دەوانیە کاکەوانێت خوا تۆش ئەوەش هەر نەهاتەوە ئەو پرسیینیە داخۆ لە درۆزەیە داخۆ لە چێ ڕەشت. ئەرێ ڕەشت ئەرێ سەد ئیشم هەیە ئەو لە چێندەری دەزووەرەوە دەی گورە ئیشم هەیە کاکە ئیشم هەیە دەی خواحافظ